بەنسبەت موچەخۆران زۆر بەداخەوە یاریەک دەکرێتن لەسەر ئەو بابەتە لە ناو خەڵکی خۆمان لەلایەک دەیانەوێت خەڵک تێبگەینن کە ئامادەن موچە بدەن چونکە ئەو ئیجراءاتەی کە دەیکەن لە دژی خەڵکی کوردستان نییە دەیانەوێت وەک خەڵک تێبگەینن لەلایەکی تریش ئامادەییان نییە ئەو موچەیە بدەن من لێرەوە جارێکی تر دەڵێم لیستی موچەی ئێمە ئامادەیە عێراق ئامادەیە ئەو موچەیە بداتن ئێمە سبەینی قەوائیمەکانیان تەسلیم دەکەین نەوتە هەرچیەک هەیە تەسلیم دەکەن بۆ بفەرمون ئەو موچەی کە هی هەرێمی کوردستانە جێبەجێ بکەن ئەو من جارێکی تر وەکو مەسئولیەتی خۆم ئیعلانی دەکەم ئێمە ئەو ئامادەیمان هەیە موقفی دەولی واضحە موقفی دەولی ئەو بەیاناتانەی کە لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەرکراون لە ئومەمی متحیدە لە ئەمریکا لە وڵاتانی تر تاکید لەسەر ئەوە دەکاتەوە حەلی کێشەکان لەگەڵ بەغدا لەسەر ئەساسی دەستوری عێراق ئێمەش دیسانەوە دەڵێن حەلی مشکلەکان بە پێی ئەو دەستورەی کە لە عێراق هەیە